بەڕۆژ بازگەمان هەیە و لە گەڕەکەکان هاین لەگەڵ ڕێنمایی تری خەڵکان کە هێنە دەرەوە بەرەو شوێنەکانە ڕۆن پیان بڵین کە مەچنە دەرەوە و بچنەوە ماڵەکانتان لەگەڵی شابین ئێستا ئێمە هێزەکانی ئمە لە ناو بازاڕە چونکە خەڵک شتەکانی تەنات داپۆشی و دوکانەکان دانەخراون کشتومەکەکانیان لە دەرەوەی هێزەکانی ئێمە تا بەرەبیان لە بازاڕەکانان لەگەڵ ئەو پاسەوانە مەدەنیانەی کە بۆ بازاڕەکان تەرخان کراون لەگەڵی شاپۆلیسی نێشتنی تاوان کە هێزێکی چالاکەنەوانیش لە گەڕەکەکان و تا بەرەبیان پاراستنی سەرماڵی هاوڵاتیان لە ئەستۆی ئەوان سپێراوە بە ڕۆژیش سەررجەم بەڕێبەرایەتیەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ خۆتانەزانن لە بە هاوکاری هێزەکانی ئاسایشی سلێمانی ئێمە لە ئەرگداین ئەبینین لە بازگەکانین یا لە گەڕەکەکانین ئەگەر کێشەیەک لە شوێنی دروست بێ هێزەکان بە هەماهنگی ئێسا ئەو بازگانەی جەنابتانی بینن پۆلیسە ئاسایشە لیوایەکی پاراستنە کۆلیژی پۆلیس هێزی هەیە لەگەڵمانە نووسنگەی زانیاری و جوازات و نیشینگە هێزیان هەیە لەگەڵمانە بەعام سەررجەم هێزەکان دارستان و کارەبا لەگەڵمانان سەررجەم هێزەکان بە هاوبەشی وادانراوە پلانەکە ژووری ئۆپراسسیۆن وادایناوە کە لە هەر شوێنێک هێزێک پێویست بێ هێزێکی تری بۆ بگوازێتەوە سوپاس بۆ خوۆش تا ئێستا شاری سلێمانی بێڕووداوە بێتاوانە بێ ئەوەیە کە بڵم هیچ ڕووداوێکی نەخوازرا و یا ڕووداوی پێکدانانی ئۆتۆمبیل یا تەقا یا شەڕی تر لە سلێمانیان نەبووە.